دڵنیاتانەکەینەوە لەگەڵ هاوکارانم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەموو هەوڵ و توانایەکمان ئەخەینەگەڕ بۆ ئەوەی فاکتەری بەهێزکردنی پێکەوە ژیان و گیانی پێکەوە کارکردن بین، بۆ تێپەڕاندنی دۆخی قەیرانە سیاسی و دارایی و ئابوووریەکانی کە لە چەند ساڵی ڕابردووە باڵی بەسەر هەرێم و پەیوەندیەکانی نێوان هێزە سیاسیەکان و فراکسیۆنەکانە کێشا بوو. ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان و پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێم و کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم هەنگاوی گرنگن بەرەو دەستپێکردنی قۆناغێکی نوێی پێکەوە کارکردنی فراکسیۆن و لایەنە سیاسیەکان لە پێناو چارەسەرکردنی کێشە و قەیرانەکان و جێبەجێکردنی داخوازیەکانی خەڵکی کوردستان. وەک سەرۆکایەتی پەرلەمان هەوڵەدەین نوێنەری هەموو خەڵکی کوردستان بین، چەتری کۆکردنەوەی سەرجەم فراکسیۆنەکان و ڕەنگە جیاوازەکانی پەرلەمانە بین، بۆ ئەوەی پەرلەمان وەک مەرجەعی بڕیارە چارەنووسسازەکانی گەلی کوردستان ڕۆڵی کارای خۆی لە پرۆسەی داڕشتنی یاسا و چاودێریکردنی حکوومەت و بە دوواداچوون بۆ جێبەجێگرتنی یاساکان و پەسەندکردنی بودجەی ساڵانەی هەرێم بجێڕێ، بەهێزکردنی پەیوەندی و هاوئاهەنگی نێوان سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی دەسەڵاتی دادوەری کارێکی گرنگ و پێویستی ئەم قۆناغە نوێیەی پێکەوە کارکردنمان دەبێت.